ستافی ڕاهێنەرانی هەڵبژاردەی تۆپی پێ عێراق لەسەر ئاستی تازە پێگەیشتوان هاتنە شاری کەرکووک و هەشت یاریزانی شارەکەیان دیاری کرد بۆ ڕیزی هەڵبژاردەی عێراق کە دواتر سەرجەم یاریزانانی پارێزگاکانی عێراق کۆ دەکرێنەوە و دووبارە پاڵاوتنیان بۆ دەکرێتەوە. باشترینەکان بەڕەسمی دەبنە یاریزانی تازە پێگەیشتوانی هەڵبژاردەی عێراق. لەو هەڵسەنگاندن و تاقیکردنەوەیدا 35 یاریزان پێش 2 ڕۆژ لە کۆی 120 یاریزان دیاری کرابوون بۆ هەڵسەنگاندن. دوجار 8 یاریزان ناوی تۆمار کرا تاکو نوێنەرایەتی شاری کەرکووک بکات بۆ هەڵبژاردەی تۆپی پێی تازە پێگەیشتوانی عێراق. الجولة الأخيرة أن بالمحافظات ضم لاعبين الموهوبين في جميع أنحاء العراق. ئەمڕۆ دوات جەولەی هەڵسەنگاندنەکانمان بوو بۆ یاریزانە تازە پێگەیشتوەکانی شاری کەرکووک. سوپاس بۆخوا ژمارەیەکی زۆر لە یاریزانی بەهرەمەند لێرە بوون. زیاتر لە 35 یاریزان هەڵسەنگاندنمان بۆ کردوون کە پێش 2 ڕۆژ ژمارەکەیان زیاتر بوو بەڵکو 120 کەس بوون. ئەمڕۆ باشترینەکانمان هەڵبژارد کە 8 یاریزانن. هیوادارین لە قۆناغی داهاتوو کە یاریزانانی سەرجەم پارێزگاکان کۆ دەکرێتەوە و تیپێکی بەهێز بۆ هەڵبژاردەی تازە پێگەیشتوانی عێراق دروست بکەین. ئێمە وەگەیشێتی تۆپی کەرکووک لە پێشوو لێژنەی ئەکادیمیاکانمان هەیە خولێکی بۆمان بۆ تەمەن ئەو تەمانە نەکرێتەوە کە ئێستا هەڵبژاردەی عێراق و اختیباراتیان بۆکەن و لە هەمان کاتە پاش پەیوەندیکردمان بە سەرپەرشتیاری هەڵبژاردەی عێراقی ناشین وا ڕێکەوتین کە لێرەش ئەم پاڵاوتنە بکرێتەوە بۆ ئەم یاریزانانەی کەرکووک. خۆشبەختانەوانش بە دوای دەنگمانە هاتنی ئەمڕۆ پاڵاوتنەکانمان کردووە. مەش پێش ئەوەش لەگەڵ لێژنەی ڕاهێنەری کەرکووک بە سەرۆکایەتی کاپندارەوانە لەگەڵیان قسەمان کردوان بۆی بتوانن یاریزانەکان مەجموعەیەک باش هەڵبژێرن بۆی دەرفەت بدەین هیچ نەبێتن لەم شارە دووسێ یاریزانێک بڕاتن. تا ئێستاش 3-4 یاریزانە ناوی نووسرایی تر نازانین لە هەڵپاڵاوتەکان داهاتووە ئایا سەرکەوتووە بن یان سەرکەوتنامە بەس بە هیوای ئەوەی سەرکەوتو بن ئینشاڵڵا لە کەرکووکا وەک چۆن لە پێشوو چەندها یاریزانی گەیاندێتە هەڵبژاردەی عێراق و ئێستاش لە هەڵبژاردەی عێراق هەیە بەشکن بتوانین وەگێکی تۆپێکەر و خزمەت ئەم یاریزانە بکەین و یاریزانی دیکە بۆ کەرکووک سەرکەوی بۆ هەڵبژاردەکانی عێراق.